سعات حوتی ئێوارەیە تاریکی چیای گۆژەی داپۆشیوە تەنانەت ئەو ڕووناکیانەش کار ناکەن کە نەخشە و ئاڵای کوردستانیان لە قەتپاڵی چیاکە ڕووناک دەکردەوە. سەر چیای گۆیژە دیمەنێکی دڵڕفێنی هەیە لێرەوە شار گزارش لە جوانی خۆی دەکات بەڵام نەبوونی ڕووناکی و ئینارەی شەوانە سروشتی چیاکەی وە خۆی هێشتۆتەوە و کەمتر وەک ناوچەیەکی گەشتیاری دەردەکەوێت. ئەوەی کە سلێمانی جوان کردووە زیاترە تو هەم بڵێم گۆیژەیە ئەگەر گۆیژش پاک و خاوێنی ڕابگیرێت یەک دووەمیش ئینارە و ژیانەوەی پێ بدرێ بە درەختەکانی بەڕاستی ئەمە کارێکی زۆر جوان و پێشکەوتن بە شاری سلێمانیە بەخشی پێویستە خزمەتێکی زیاتری گۆژەکرێ وە لە ڕووی ئینارە و لایەنی پەیوەندی بە ڕووناکیەوە گۆژە پێویستی بە ڕووناکەرەوەیکی باشەیە لە سەرەتای دەستپێکردنی شەقامی شەسمەتی کەسەر ئەکەوێتە سەرەوە بە ئەم جادەیە و بە شەقامی دۆڵە میرانەکە گەڕێتەوە ئینارە و ڕووناکی بۆ دابین بکرێت. شار هێندە سەرنجڕاکێشە ڕووناکی فرۆژگا و خواردنگەکانی سەر چیاکە هاوڵاتیان و گەشتیارانی کۆ کردوێتەوە و لەوێەوە سەیری جوانەکانی دەکەن هەرچەندە ئەو ستون و ئینارانە فرامۆش کراون کە پێشتر بۆ ڕووناکردنەوەی ئێرە سوودیان لێ دەبینرا. بێن فترە ئۆخرە نجیینانێ شاخی گۆیژە یەکێکە لە جوانترین ناوچەکانی سلێمانی. من و خێزانەکەم جاروبار سەردانی ئێرە دەکەین. دیمەنەکان دڵگیرن و ئەوهاش زۆر خۆشە. خەڵکانێکی زۆریش لە ناوەڕاست و باشوورەوە دێن بۆ ئێرە. کسیرە هێنانە. خۆ یەکەم خۆشە شوێنەکە و ئینارە بێ بۆی بزانیت لە یانی سێری ئەم لە ئەولاتکە نەوەکو و مارێ شتێ حەشەرێ شتێکی لەبێت ئەگەر گڵۆپەکان ئیش پێکەن بۆن منە ئەو بلاجکتۆران کە خۆتان بینوتانە ئەوانە ئیش پێکەن ئایلە زۆر زیاترە بێ لێرە گەشتیا زیاتر ڕۆکاتە ئەم شوێنە بە تایبەتی عەرەب. بەهۆی تاریکیەوە کەمتر خێزانەکان سەردانی ئەم چیایە دەکەن. ویستمان بزانین کارەبای سلێمانی هیچ پرۆژێکیان بۆ ڕووناکردنەوەی هەیە بەڕێوەبەری ڕاگەیاندنی کارەبای سلێمانی پێ ڕاگەیاندین لە ئێستادا تەنها سەرنجیان لەسەر ڕووناکردنەوەی شەقامە سەرەکیەکانی شارە ئەگەر سەرمایەدارێک بێوێت ئەو کارە بکات پێشوازی لێ دەکەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.